شاری سلێمانی هەروەک چۆن لانکەی شۆڕش و ئەدەب و هونەر بووە، لانکەی وەرزشیش بووە، خاوەنی یەکەم یانەی کوردستانە و لە ساڵانی ڕابردوودا وەرزشی ئەم شارە گەیشتۆتە لووتکەی وەرزشی کوردستان و عێراق. سلێمانی خاوەن چەند یانەیەکی وەرزشیە و هەر یانەیەکیش لە ڕابردوودا خاوەنی سەروەری و دەستکەوتە لەسەر ئاستی عێراق و دەرەوە. ڕاستی شاری سلێمانی هەر لە سەرەتاوە لە وەرزشە خزمەتێکی گەورەی کردو بە یەک بە هەرێمی کوردستان دووش بە عێراق ئەتوانم بڵم عێراق پێش کوردستانیش بخۆم لەبەرەوەی کە ئینجازاتی زۆ باشیە بووە. جێی فەخر و شانازیەکە بڵم شاری سلێمانی یەکەم نادی کە دەرسیز بووە لە هەرێمی کوردستانە لە شاری سلێمانی بووە لە ساڵ 1956 کە نادی سلێمانی ویانەی دایکە و هەروەها دروستبوونی لیژنەی ئۆلۆمپی هەرێمی کوردستان کە لە ساڵ 1995 لەسەر دەستی یەکێتی نیشتیمانی و لیچێتی نیشتیمانی کە دروست بوو کە کاری بۆ کراوە. ئەمانە جێی فەخرەکە شاری سلێمانی فەخری پێوەکە و لێرە شۆهار هەزەکەم بڵێم زانکۆی سلێمانی هەزەکەم ئەمەش باسکەم زانکۆی سلێمانی پێشەنگە لەوەی کە وەرزش لە هەموو بەشەکانی ئەخوێندرێ. تەنها زانکۆیە لە عێراقدا کە وەرزش لە هەموو بەشەکانی خوێندرێ کە ئەمە سەربەرزیەکە یەک بۆ سەرۆکاتی زانکۆی سلێمانی دوو بۆ شاری سلێمان. ئەبێ لێرەشەوە ئەوە بیر نەکەین کە ئێستا هەڵبژاردەی عێراقی تۆپی باسکەی کچان لە شاری سلێمانیە کە بە بەڕاهێنەر و بە کادرە فەرنیەکانیەوە ئەمانە هەر هەمووی سەربەرزیە بۆ شاری سلێمانی. هاوشێوەی شاعیر و نووسەران و شۆڕژگێڕان ئەم شارە خاوەنی چەندین وەرزشکارە کە لە ڕابردوودا بوونەتە سەروەری وە کوردستان و چەندین وەرزشکاریش لە پێناو ئەم کوردستانەدا شەهید بوون و گەیشتوونەتە کاروانی نەمران و سلێمانی بۆتە داینەمۆی دامەزرانی لیژنەی ئۆلۆمپی کوردستان کە بۆتە چەترێک بۆ کۆکەرەوەی یەکێتی وەرزشیەکان. پیرۆزبایی خۆم لە سەرجەم دانیشتوانە ڕستنەکەی شاری سلێمانی یەکەم بە بۆنەی یادی دامەزرانیەوە. هیوادارم هەروەک چۆن دەست پێشخەر بووە لە هەموو بوارەکانە هەر بۆ جۆرە بمێنێتەوە کە ئێستا پێوترێ پایتەختی ڕۆشنبیری. هیوادارم بش بێ پایتەختی وەرزشی. وەرزش لە شاری سلێمانیە هەمیشە ئەوانەی کە لە شارەکەی ئاژیاون و ڕەسەن بوون دەست پێشخەریان کردووە. بۆیە سەیرەکەیت لە ڕووی دیدەوانیەوە. مامۆستا جەمال کەیشی بۆ لە دامەزرێنەرانی دیدەوانی لە ڕووی تۆپی پێوە لە ڕووی بالەوە. وەرزشکاران لەم شارەدا جگەلەوەی لە خەمی پێشخستنی وەرزش بوون هاوکات بەردەوام پەیوەندیان بە شۆڕشەکانی کوردەوە کردووە و بوونەتە سمبولی بەرخودان. لە هەمان کاتدا سلێمانی بۆ یەکەم جارتوانی لیژنەی تیپە ملیەکان دابمەزرێنێت و هەزاران تیپ لە کوردستان کۆبکاتەوە و خزمەتیان بکات. دیارە وەرزشیش لە نێوە ئەم شارەدا دەورێکی باڵا و کاریگەری هەبووە لە وەتیەم شارە دروست بووە هەتاکو ئێستا. تیپە میلیەکانی ئێمە لە ساڵەکانی 1970وانە بەڵێ بدایەت هەر لە بەردەوامی هەبوو تیپی میلی، بەڵام توانرا بۆ یەکەم جار لە شاری سلێمانی تیپەکان کۆکەینەوە و لیژنەیەکی تیپە میلی شاری سلێمانی دانین. هەتا ئێستا ئەو تیپە میلیانە ئەو لیژنانەمان پەرەپێداوە لەسەر جەم شار و شارەچەکان لیژنە و ئەوانەمان بۆ داناون بۆی کارەکانیان بەڕێکخراوی کەین کارەکانیان بە سیستەمێکی جوان بەڕێوە بچێ. دەتوانین بڵین سلێمانی بۆتە ماڵێکی گەورە بۆ وەرزشکاران و هەرهەموو کارە ژوای کردووە کە ئەم شارە بێتە خاوەن یەکەم یانەی وەرزشی لە مێژووی کوردستاندا و بۆ یەکەم جار یانەیەکی وەرزشی ئاشنا بکات بە هاوڵاتیانی کوردستان. ژمارۆڤ گەلی کوردستان، سلێمانی.